بەڵێ لەبارەی ئیکلاکردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق بەتایبەتی کە چوارچێوەی هەماهەنگی مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیران کاندید کردووە تر بڕیارە پەرلەمانیشتا بنیشێت بۆ ئیکلاکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار کۆیەم بابەتانە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حیکمە لە بەغداوە لەگەڵمە بەڕێز عەبودی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ماوەیەکی زۆرە مشتومڕ هەیە سەبارەت بە دیاریکردنی ناوێک بۆ پۆستی سەرۆکوەزیران چۆن بوو دوجار چوارچێوەی هەماهەنگی گەیشتن بۆ بڕیارەی کە نووری مالکی وەکو کاندیدی پۆستی سەرۆکوەزیران دەستنیشان بکەن. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و میهرەبان بەیانیتان باش بۆ هەموو عێراقیەکان و گەلی هەرێمی کوردستان زۆر سڵاو ڕێزم بۆ ئێوە لە ڕاستیدا چوارچێوەی هەماهەنگی گفتوگۆیەکی زۆری ئەنجامدا بیرڕایەکی زۆری گۆڕیەوە لە ناسنامەی نیشتیمانیدا بەڵام لە کۆتاییدا گەیشتە ئەو بڕیارەی بە زۆری نەدرا بۆ کاندیدکردنی بەڕێز مالکی ئەمەش وەکو ئیلتیزامێکە بە کاتە دەستوریەکان و لەگەڵیدا هەڵسکۆتکردن لەگەڵ دۆخی سیاسی عێراق و بەشدارە سیاسیەکان دەبێت ڕێڕەوەکان ڕاست بکرێنەوە وەکو ئەوەی بەڕێز ئەمان حەکیم دەیبینێت بۆیە سێکۆشەکە تاو نابێت ئەگەر هەمووان لەسەری کۆک نەبن بۆیە زۆرینە لە ڕاستیدا بڕیارێکی سابوت و نەگۆڕ زۆر باشە بەڕێز عەبودی ئایا سەرجەم لایەنەکان لە گەڵ نووری مالکی و کاندیدکردنی ناوی مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیران کۆکن پێشووتر چەند ناڕزایەتیەک هەبوو سەبارەت بە ناوی مالکی بۆ نمونە لەگەڵ بەڕێزت ماوەیەک بەر لە ئێستا قسەم کردوتت کە ڕەوتی حکمەش چەند ناوێکی هەیە دیاریکراوە بۆی کە بۆ پۆستی سەرۆکوەزیران دەستنیشانی بکات و بیخاتە بەرباس ئایا ئەمە ناوی یەکلاکەرەوەی هەموو لایەنەکانە؟ بەڵێ هەندێک تەحافۆز هەیە لەلایەن حکمە سادیقون هێزەکانی تر لە ناو چوارچێوە هەماهەنگی بەڵام لە کۆتاییدا بڕیارەکە لە ڕێگەی دەنگدانەوە ئەنجام درا و بەڕێز مالکی وەکو کاندیدی چوارچێوەی هەماهەنگی دەنجی پێدرا بەڵێ لەوێ گفتوگۆیەکی زۆر لە نێوان هاوبەشەکاندا هەبوو بۆیە بەهۆی دەنگدانەوە لەسەر چوارچێوەی هەماهەنگی بۆیە ژمارەکان ڕۆیلێکی زۆر گرنگ دەبینن لەم بڕیارەدا بۆیە بۆ ناسنامەی نیشتیمانی لە گەڵیدا دەکرێت ئۆپۆزیسیۆن لە نێو پەرلەماندا دروست ببێت زۆر باش دەزانین بەرژەوەندەکان بڕیار لەسەر ڕۆڵەکان دەدەن بۆ دەنگدان بە کاندیدی چوارچێوە لەگەڵ پەیوەندەکانیدا بۆیە بۆ ئەوەی مالکی ڕۆڵێکی باش ببینێ بۆ زۆر باشە بەڕێز عەبودی ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ناوی چەند پەرلەمانتارێکی بڵاو کردوتەوە کە نابێتەمانە لە حکوومەتی عێراقدا هیچ پۆستێک وەربگرن بۆ نمونە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق هەیە ئایا هیچ بابەتێک لەم بارەوە هەیە کە دەبێت لە پۆستەکەی دوور بخرێتەوە ئەمە تا چەندە کار بە بڕیاری ئەمریکا دەکرێت؟ پێم وایە تاوەکو ئێستا ئەو بابەتە گفتوگۆی لەبارەوە نەکراوە و نەشکراوەتەوە بۆیە دەنگدان لەسەر کاندیدی چوارچێوە دەرکەوتنی ناسنامەی سەرۆک کۆماری داهاتوو ئەو کاتە گفتوگۆ لەگەڵ لایەنی ئەمریکیدا ئەنجام دەدرێت لەگەڵ نوێنەری ئەمریکا دەکرێت گفتوگۆکە لەبارەی کاریگەری نێوخۆیی بێت لەسەر دۆخی سیاسی عێراقی و بەشدارەکان بەڵێ ئەمریکا بۆ چوونی خۆی هەیە بەڵام مەرج نییە بۆ شێوەیە بێت بۆیە دەکرێت کاتێک پێچەوانەی بڕیاری نیشتیمانی دەبێت چوارچێوەی هەماهەنگی بڕیار لەسەر سیادە دەدات هەندێک تێگەیشتن هەیە دەکرێت بە هەر ئاراستەیەکدا هەنگاو بنێت هەروەک ئەوەی کە لە پێکهێنانی حکوومەتەکانی پێشوودا ڕوویانداوە بینیشمان نەچێت هەندێک فشاری هەرێمی هەیە لە ناوچەکەدا بۆیە
ئەمە هەنجی و بۆ چوونی ئەمریکا دەکرێت لە ساتەکانی داهاتوودا زۆر باشە بابێمەوە سەر کاندیدکردنی نووری مالکی بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق کەمێک بەر لە ئێستا ماژەت بۆ کرد چەند دەنگێکی ناڕازی شەبوونە سەبارەت بە کاندیدکردنی مالکی لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا کێ دژ بە مالکی دەنگیدا ئایا ئەمە کاریگەری دەبێت لەسەر یەکلاکردنەوەی ئەم پۆستە؟ زۆر ڕوونە بەڵێ دوو لایەن کە دەنجانەدا ئەوانیش حکمە و سادقون بوون بەڵام ئاخۆ دەنگ لەلایەن حکمەوە دراوە یانە بۆیە من لە کۆبوونەوەکەدا نەبووم زانیاریشمان بە تەواوەتی پێ نەگەیشتووە کە ئاخۆ لە ناو کۆبوونەوەکەدا لە ماڵی بەڕێز عامری چی ڕوویداوە بۆیە لە چەند کاتژمێری داهاتوودا گشت وردەکارەکانمان بۆ دەردەکەوێت بۆیە بە شێوەیەکی گشتی دەڵێم تەحەفوزکردن و دەنگنەدان بە مانای ڕەتکردنەوە نین بەڵکو حکمە هەندێک جار تەحەفوز بە بڕیارەکانی خۆیەوە دەکا بۆ ئەوەی دەرفەتێک زیاتر بگونجێنێ بۆ لێک تێگەیشتن و بابەتی گشتگیری لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا چونکە کۆمەڵێک تەحیدی زۆر هەیە لە بواری ئابووری و سیاسی و ئەمنی و ئەو دۆخەی کە ئێستا لە ناوچەکەدا تێدا دەژین بۆیە دەبێت حکوومەتێکی بەهێز هەبێت لە هەموو ڕوویەکەوە جا لە ڕووی سیاسیەوە بێت یان سەرۆک وەزیران بێت یاخود کۆدەنجی نیشتیمانی بێت دەکرێت پێچەوانە بێت لەگەڵ دەنگدانی کاندیدی چوارچێوە ئەگەر هاتوو معارەزەیەکی باشە بەڕێز ئەبوودی لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا چی لەبارەی پۆستی سەرۆکۆمارەوە باس کراوە ئایا هیچ نامێکی دیاریکراوە باسی لێوە کراوە؟ چوارچێوەی هەماهەنگی هەوڵ دەدات تا پێی بکرێت کۆدەنجیەک هەبێت لەلایەن بەڕست بەکاتێک کوردیەوە لە هەمان کاتیشدا دەبینین ئاراستەکان بە شێوەیەک دەبن کە دوو کاندید هەبێت لە پەرلەماندا بۆ دەبینین بەڕێز فواد حوسێن لە پارتی دیموکراتی کوردستان هەروەها نزار ئەحمەدی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە عەرفە سیاسیەکە ئەمە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە باش ناسراوە لە هەمان کاتە ئەم هاوکێشەیە کاریگەری بەسەر کاندیدی چوارچێوەش دەبێت لە ڕووی دموکراسیەوە لە بۆچوونی هەندێک هاوبەشانمانەوە لە بێکاتە کوردیەکان ئەم هاوکێشەیە بە شێوەیەک بڕیاردەدا ئاخۆ کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دەبێت ئاخۆ یان بڕیارێک دەبێت کە هاوبەشەکان پێکەوە دەیدان لەسەر ساحەی سیاسیدا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەمە دەبینی و ڕۆڵێکی گرنگی دەبێت لە ڕووی کۆبنەوەکاندا دەبینیت بەرژەوەندیەکان بۆچوونەکان دەگۆڕێت لێک تێگەیشتنەکان دەگۆڕێت تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی بڵێن کە یەکێتیەکی بەهێز هەیە لەگەڵ هاوبەشە سیاسیەکاندا بەڵام لە کۆتاییدا ئێمە پشتیوانی ناسنامی نیشتیمانی و ڕێڕەوی نیشتیمانی دەکەین لە حکومەتدا. باشە من وا تێگەیشتم کە چوارچێوەی هەماهەنگی هاوڕان نییە لەسەر یەک ناوی دیاریکراو بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق وایە؟ بێگومان ئەگەر ئەو کەس بۆ نمونە کەسێک کە خاوەن ماف بێت و لەسەر ڕێک نەکەون بەڵام لە کۆتاییدا چوارچێوە هەروەکو وتم هاوکەشەکەی کاریگەری دەکرێتە سەر بە گوێرەی دەنگدان بۆ ئەو کەسەی کە دەنجی لەسەر دەدرێت ئاخۆ کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە یان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم هاوکێشەیە پێویستی بە زمانی لێکتێگەیشتن و هاوبەشی هەیە ئێمە لە حکمە هەمیشە بەرەو ئاراستەی دەستێکردنی پەیوەندیەکانین لە سەر ساحەی سیاسیدا
گشت ئەمان بۆیە مەسارێکی پشتیوانی سیاسی ڕاستەقینە بۆ هاوبەشەکانمان دەگرینە بەر ئێمە پشتیوانەکانمان بە دروشم نییە بەڵکو بە کردارە ئەوەی بڕیارمان لێداوە لە چەندی حکوومەتی ڕابردوودا گرنگ نییە ئێمە لە حکوومەت بین ئاخودنا بەقەت ئەوەی دەبێت یەکگرتوو بین لە ڕۆی سیاسی و بۆچوونی استراتیژی و سەکردایەتی زۆر وڵاتەوە. باش ئەو هاوبەشی ئێستا لە نێوان لایەنەکاندا دەبینرێت. الشراكة الحقيقية هي تبدأ من هاوبەشی ڕاستەقینە لە دەستپێکی حکوومەتەوە دەست پێ دەکات کاتێک بڕیارەکانی حکوومەت بوونیان هەیە تەنانەت هەروەکوتم لە دەنگدانیش لە نێو پەرلەماندا ئەو کاتە ڕوو لایەنەکانی هاوبەشی دەست دەکەوێت بۆیە لایەنە سیاسیەکان کە لەسەر شتێک ڕێک دەکەون ئەو کاتە هاوبەش ڕاستەقینە هەیە کاتێک بۆ چوونەکان لێک نزیک دەبنەوە بە شێوەیەکی گشتی ئەو کاتە بە پێچاوانەوە ئێمە لاواز دەبین لە ڕووی هاوبەشەوە بۆیە کۆدەنجی واتە بوونی قاعدەیەکی گونجاو لە ژێر چەتری ناسنامەیەکی نیشتیمانیدا بۆ دروستکردنی بڕیاری نیشتیمانی و یەکگرتووی هەمووان لە نێوخۆدا بۆ ڕوبەڕووبنەوەی تەحەدیەکانی نێوخۆ بۆیە لە ئێستا کوردەکان با قۆناغێکی زۆر ناخۆشدا تێدەپەڕن زۆرێک لە مافەکانیان پێشە دەکرێت دەبێت پشتیوانی هەبێت لەلایەن چوارچێوەی هەماهەنگی حکوومەتی داهاتوودا ئەمە چۆن دەکرێت دەبێت لە ڕێگەی هاوبەشی ڕاستەقینەوە بێت لەگەڵیدا هەوڵێک بێت بەرەو ناسنامەی نیشتیمانی و دەستکەوتی سیاسی بێت. باڵێ سپاس دەکەم بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕوتی حکمە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.